ئایندەی عێراق و هەرێمی کوردستان بە قۆناغێکدا تێدەپەڕێت کە بە بڕوای چاودێران ئومێدی باشبوونی لێ ناکرێت و شیکردنەوەکان زیاتر بەرەو داڕوخانی پرۆسەی سیاسیە لە ناوچەکە. نەسازانی حیزبە نێخۆییەکان و دەستێوەردانی دەرەکی گۆمی سیاسی بە جۆرێک شلەقاندووە کە ڕەنگە عێراق بەرەو هەڵدێر بەرێت. عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکە بە شێوەیەکی گشتی ئەوەی پێشبینیە کرێت لە بەرەو ئاڵۆزیەکی قوڵ ڕوا بەڕاستی ئەوەی کە بۆشایە ئەمنیەی کە لێرە و لەوێ ئەبینین داعش لێرە و لەوێ هاوڵاتیانی سڤیل شەهید دەکا و دەفڕێنێ و هێرشەکە لێرە و لەوێ لە ڕاستی داوە ئاماژەن بەوەی کە ئەم هێزە سڕ کرابێ یعنی ئەمە ئاڕاستێکی ترسناکە بەڕاستی بەنسبت بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانی و گۆڕانکارێن ناوچەکانە بەڕێوێ بەنسبت زلێزەکانەوە و ناوچەکانی وڵاتەکانی وڵاتی ناوچەکان ئەمانە خۆی بۆ خۆی ئاماژەیەکی ترسناکن کە لەوانەیە ئاڵۆزیەکانی عێراق و هەرێمی کوردستان بەرەو قوڵی بڕۆن و پێویست بەوە ئەکا بە نەفەسێکی قوڵتر هەموو لایەک بیری لێ بکەینەوە و هەستکردن بە مەسئولیت بەرامبەر بە ئێستا و ئایندی ئەم میلەتە پارتە سیاسیەکان مامەڵە بکەن. بەتایبەتی بەرپرسیارەتی گەورەکەوێتە ئەستۆی هەردوو حیزبی باڵا دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا. لە نێو کێشمەکێشمی سیاسی عێراق و شەڕەدەنووکی حیزبە نێخۆییەکان پێدەچێت هەرێم بکەوێتە ژێرپەی فیلە گەورەکانەوە هەرچەندە ئاراستەکان ئاسۆیەکی ڕوونیان لێبەدی ناکرێت بۆ پرۆسەی سیاسی، بەڵام لەو پانێڵەدا کە بۆ حیزب و لایەنەکان ڕێکخرا بوو لەسەر ئەوەی چی بکرێت بۆ ئایندەی کوردستان و عێراق بەشێکیان ئومێدێکی کەمیان هەبوو بەوەی دەبێت حیزبەکان واز لە بەرژەوەندی تایبەتی بێن و بە دوای بنەمای نیشتیمانیەوە بن. بەدڵنیاییەوە ناوچەکە لە بەردەم کۆمەڵی مەترسی گەورەیە، جا ئەو مەترسیانە بێتە هۆی گۆڕانکارییاننا ئەو بابەتێکی ترە. بۆ خۆپاراستنەوە مەترسیانە گرنگە کورد کۆمەڵێک پلانی نوێ استراتیژی نوێ بە جیاوازەوەی کە لە ڕابردوو پێڕێوی کردووە بێنێتەکایەوە. پێویستی بە کرانەوەیکی دیپلۆماسی باشتر هەیە، پێویستی بە ئامادەیەک و پێکەوەیەکی ناوخۆیی جوانتر هەیە. ئەو ساختەکاریانەی کە لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراقدا کرا هێندەی تر نێوانی حیزبە کوردیەکانی لە یەکتر دوور خستەوە، بۆیە بەو تەشەنۆجاتە سیاسی دروست بووە لە نێوان پارتە دەسەڵاتدارەکان و حیزبەکانی تر ڕەنگە بۆ پرۆسەی سیاسی بەغداش هیچیان بۆ نەکرێت و هەر کەسە و بەڕێی خۆیدا بڕوات. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.